لەگەڵ بەڕێز ئەحمەد جاف چاودێری سیاسی کە لە بەغدا لەگەڵمان دای گفتوگوی زیاتر سەبارەت بە بارودۆخی عێراق دەکەین. بەڕێز ئەحمەد جاف، ئەم کاتتان باش. بڕیارە شاندێکی چوارچێوەی هەمانگی بە سەرۆکایەتی هادی عامری بێتە هەولێر و لەگەڵ سەرۆک بارزانی کۆ ببنەوە. ئامانجی و سەردانە ئەوەیە کە جارێکی دیکە نێوماڵی شیعە یەک بخرێتەوە و عێراق لەم چەق بە سوێ سیاسی ڕزگار بکرێت لەلایەن سەرۆک بارزانیەوە یان بە چ ئامانجەکە؟ بەڵێ بێگومان پەیامی بەڕێز سەرۆک بارزانی ڕۆژی ڕابردوو گرنگ بوو کە تویتی کرد و هەروەها گوتی هەڵبژارتنی پێشوەخت بکرێ، بەڵام هەمویان بەنجامەکانی ڕازی بن. ئەمڕۆ هادی عامری بینین ئەکستراتیژی هەیە بۆ ڕێککارانەی کە هەموو لایەنەکان لەسەر مێزێک کۆ بکاتەوە بۆ ئەوەی حکوومەتی نوێ پێک بهێندرێ، بەڵام لە بەرامبەرەوەشدا ئێمە حکوومەتێکمان بەبێت یاری سەدری پێک نایە. نامەی بەڕێز سەرۆک بارزانی زۆر ڕوون بوو بۆ هەموو کوتلە سیاسیەکان. ئێمە هەڵبژاردننی پێشوەختەمان دەوێ و ڕازی دەبین، بەڵام هەمویان بەنجامەکانی ڕازی بن. ئەمە دەلیلێکی ڕۆنە کامڕۆ حزبی دیموکراتی کوردستان ڕوویەکی هەیە بۆ هەڵبژاردننی پێشوەختە. بەڵێ پێتان وایە هەڵبژاردننی پێشوەختە بارودۆخی چەق بەستووی سیاسی عێراق چارەسەر بکات؟ جیاوازی هەن لە نێو ماڵی شیعە تەنها، بەڵام لە ناو ماڵیش کورد ئەمان یەکگرن و سونیش یەکگرن. ئەگەر ماڵی شیعە دابنیشن لەسەر مێزەی گفتوگۆوە کەسێک هەڵبژێرن بۆ سەرۆک وەزیرانی داهاتوو، هەموو کێشەکان چارەسەر دەکرێن. ئەمڕۆ سەردانی هادی عامری بۆ هەولێر هەندێک خەتوەی پۆزەتیڤی دەبێ بۆ هەندێک کوتلە بە تایبەتیش تەیاری سەدری کە ڕۆیەیان بۆ هەڵبژاردننی پێشوەختە و هەڵبژاردننی سەرۆک کۆمار و هەڵوەشاندنەوەی پەرلەمان دەگۆڕێ، چونکە ئەمانە جێبەجێ ناکرێن. دەستورێک هەیە لە عێراق کە سوڵتەکانی لێکتر جیا کردوتەوە. ئێمە وەک چاودێری سیاسی ئەم سەردانە ئەرێنی دەبینین و هادی عامریش لەلایەن تیاری سەدریەوە قبول کراوە و بۆیە پێمان وایە کە ئەم سەردانە باش دەبێ بۆ پێکێنانی حکوومەتی داهاتوو. بەڵێ سەدر داوای هەڵەشانەوەی پەرلەمان دەکات، چوارچێوەی هەمانگیش ئامادە نییە قبوڵی بکات لەبەرەوەی فشار و داوای سەدرە. هەڵوەشانەوەی پەرلەمان کەس دەتوانێت ئێستا پەرلەمان هەڵبۆشێنێتەوە لە کاتێکدا ئەنجومەنی دادوەری دەڵێ ئەرکی من نییە، حکومەتیش ئێستا کاربەڕێکەرە. مادەی 46 لە 64 لە دەستوری عێراقی دەڵێ پەرلەمان هەڵناوەشێتەوە گەر بە تەڵەبی سەرۆک وەزیران یاخود سەرۆک کۆمار نەبێ یاخود سەیەکی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەگەر دانیشتن نەبێ ئەمە ناکرێت، چونکە دەستوری عێراقی ڕوونە بۆ هەمویان، هەموو کوتلە سیاسیەکانی شەمە دەزان. ئەمڕۆ سەدەر ئاعتیماد لەسەر خەڵکی خۆی و لایەنگرانی خۆی دەکا کە هەستاون بە پەکخستنی پەرلەمان و حکوومەت. هیوادارم لە کوتلەی سەدری کە بینینێکی استراتیژیان هەبێ بۆ ڕێکارەکانی هەڵوەشاندنەوەی پەرلەمان، دانیشتنێکی پەرلەمان بکرێوە داوا لە ئەندامانی پەرلەمان بکەن کە خۆیان پەرلەمان هەڵبۆشێنەوە. ئێمە دەستورمان هەیە، قانونمان هەیە. ئەمڕۆ دادگای فیدرالی نامەی فایق زەیدان سەرۆکی دادگای فیدرالی عێراقی بینین ئەکستراتیژی هەبوو و نامەکەی زۆر ڕوون بوو بۆ هەموو کوتلە سیاسیەکان کەوا دەستور ڕێگە نادا بە دادگاەوە بکات و ناتوانێت دەستور پشت گوێ بخەین. هیوادارم کە کوتلەی سەدری بگەڕێتەوە سەر مێزی دانوستان بۆی چارەسەری کێشەکان بکەن و حکوومەت پێک بێن و سەرۆک وەزیرانێکی نوێ هەڵبژێرن. ئەگەر نا جیاوازیەکان شیعە شیعیە و هەموو ئەوانی دیکە ڕازین لەگەڵ یەکتر. بەڵێ لە ماوەی ڕابردوودا زۆر وترا کە دادگای فیدراڵی هۆکاریان بارودۆخی ئێستا کە بە بڕیارەکانی لە ڕێی سەیەکی پاکخەرەوە
وای کرد کە پەرلەمانی عێراق هیچ لایەکیان نەتوانن کۆ ببنەوە و سەرۆک کۆمار هەڵبژێرن. پێتان وایە بڕیارەکانی دادگای فیدراڵی هۆکاری بارودۆخی ئێستای عێراقا بێگومان بێگومان دادگای فیدرالی بڕیاریەکانی مولزم و بۆ هەموو کتلە سیاسیەکان قانون و دەستور ناتوانن پەرلەمان هەڵبوەشێنەوە ئەگەر بە داواکاریەکی سەیەکی ئەندامانی ئەنجومەن نوێنەران نەبێ. دادگای فیدرالی ڕوونی کردو بۆ کتلە سیاسیەکان و بۆ خەڵکو و بۆ هەموو لایەنە سیاسیەکان کە دەستورێک هەیە لە عێراقدا و عێراق دەستورێکی هەیە و مادەی 64 لە دەستور ڕێگە نادا کە کەسێک پەرلەمان هەڵبوەشێنێتەوە. بەڵام لە بەرامبەری ئەوەدا ئەمڕۆ دەبینین کە تەیاری سەدری بنکەیەکی فراوانی جەماوەری هەیە دەزانن کە خۆپیشاندانەکان لە ئەنجومەن نوێنەران بەردەوامن و پەرلەمان پەک خراوە. ئەمە دلیلێکی ڕوونە بۆ ئەوەی کە مەحکەمەی ئیتیحادی بینینێکی استراتیژی هەیە دەربارەی ڕێکارەکان کە ئێمە چاودێری ڕەوشەکە دەکەین. هیوامان وایە کە ئەنجومەنی نوێنەران بە ئامادەبوونی سەرۆکی دادگا کۆب بێتەوە چونکە ئەمان سەرۆکی دەستگای باڵای دادوەرین لە وڵات و ناکرێ پێشێڵی دەستور بکرێەوە. دەزانن کە ئێمە دەستورێکمان هەیە و خەڵکی عێراق دەنگی بەم دەستورە داوە بۆیە ناکرێ پێشێلی دەستور بکرێ ئەگەر بەدانیشتنی پەرلەمان نەبێ بۆ ئەوەی دەستور سەرڕاست بکاتەوە. ئەمڕۆ پەرلەمان پەک خراوە ئەمەش ڕوونە کە ئەنجومەنی نوێنەران ناتوانێت دابنیشێ. هیوامان وایە دەبینیت کە تەیاری سەدری و چوارچێوەی هەماهەنگیەوەیان لێ داوا دەکرێت کە دابنیشن جارێکی دیکە و خۆیان یەک بخەن و سەرۆک وەزیرانێک هەڵبژێرن کە ئاسایشی عێراق بپارێزێ. بەڵێ بەڕێز ئەحمەد جاف چاودێری سیاسی لە بەغدا و لەگەڵماندا بوو. سپاس بۆ کاتەی بێمەدا و سپاس بە شرۆفەکانتان.